زان و خۆشەویستان لەژێر ڕەحمەتیەم بارانە خۆشەیە ئەمڕۆ لە شاری دهۆکی خۆشەویست لێرە ئەڵلقەیەکی نوێی قوتابخانەی خێزان تۆمار دەکەین لەگەڵ خێزانێکی گەنج و نمونەی ئەمڕۆ لە دهۆک دەبین لە دوبەردەمی ماری ماوەستا بخەر ماوەستا سەلام عەلەیکوم ئەوم لێ وەرگر ئەوسە با دۆخە کەش بکەین ماوەستا سەلام عەلەیکوم چۆن ماوەستا باش ئەحواڵتان چاکرد بارانیشە با توشتار نەبی دەستە خۆش بێ زۆر خۆشحاڵ من مامۆستا عەبدولخالق نووری مامۆستا مەل ئامادەییە باگێرە gelek bixêr hatin bû mala me serçava. Navên beyan Recep Mustafa, karê min mamostayetiyel qonağa navincî ê qutabxana Lîzan. Gelek bixêr hatin avetkem ku hîn hatin bûne mêvan mala me. Navê min Nûrî Abdulxaliq Nûrî Silpûla Şeşê qutabxana Zirve bixêr hatin bû mala me. Navê min Hemed Abdulxaliq Nûrî li Pûla Çorê qutabxana Zirve bixêr bihên bû mala me. Nida Abdulxaliq Nûrî Pûla Êkê qutabxana Zirve. مامۆستا زۆر سپاس بۆ قبولکردنی ئێمە خۆشحاڵین کە ئەمڕۆ لە ماڵیەوەی ئێمەش زۆر پێ خۆشحاڵ بووین gelek bixêr hatin serçava خودی خێرا بنویست ئەو زەحمەتا بهین cihayekî dîr rastî hatin hêvîdarîn hewa em qebîlkîn êkiş endamet vî bernameyê سەلامت بی زۆر خۆشحاڵ بووین مامۆستا چەند کوڕ و کچت هەیە ئەوەندەت هەیە ئەوەی کە لێرە دوو کوڕ و کچێکن ئەو ناوی چییە مامۆستا نووری عەبدولخالق نووری یەخواتە من درێژ بی ئینشاءڵڵا مامۆستا تقریبەن چەند ساڵ دەبی زەواستان کردێ والله ئەوە تقریبا 14 ساڵ 14 ساڵ ماشاءڵڵا یەخوا عەمر درێژ بێت دادە گەلە مەمنونین لۆ قبولکردنی ئێمە تومانە زیەتدا مەمنونین زۆر سپاس ڕازی بیتان ئەمژی بخێر هاتن ئەوەتکەین من هاتین بوونە mêvan mala me خودی ڕۆژی نوێژت me هەمیە قابل بکات ئینشاءڵڵا ئامین ئەجمعین سەلامت بی گەر ڕەمەزانێ چاوای دادێت دێتگەر ڕەمەزانێ باشە دانێکی داوام وجد دانێکی ماڵ و عەیال و باشە شەوێژی تەڕاویح و جەمعێ و مەتەڵەبە ژیەت هەین و الحەمدولله بڕێوەت بین الحەمدولله باشە گەلێک باشە مامۆستا تا سێ عەیالت چیکێت هەی گە مامۆستایەتی ینی چاوای گە تەربیەتی وانە گە مەکتەب و شۆلێ ماڵی و خودێ باشە عەیالێ vêgove ew xwe bi zehmete piçeke وایە ez po başa birêvet çitin yani şên birêvet beyne elhamdülillah. گەر ڕەمەزانێ چاوای بەگشتی Di Remezanê gelek xweş e başa birêvet çitin hekem po dewamê têne ve û fitarê û mal û vê re digihîne elhamdülillah. الحەمدولله مامۆستا تو گە ڕەمەزانی چاوای ئەم ساڵ ڕەمەزان gelekî سەحنا بوو پێمەوە بێ خۆش بووە جەوەکەم خۆش بوو الحەمدولله رێوڵە ڕەمەزانە ئەف ساڵە بۆ مژی geleka خۆش بوو هەم جەواکەش زۆر gelekê خۆش بوو هەم الحەمدولله مرۆڤ jî ئامادەتر بوو پتر مەخۆ حازرکی بوو وەلەو دەوام jî هەبوو لەگەڵ پچێکی دەوامê ئیزعاج هەبوو بەس هەر الحەمدولله cewê wê zûr yê xweş wê muheyye bûye harîkar bû ku em bişên pitir têda hazirkên pitir têda taetî jî bikەین الحەمدولله ئێستا شەوەکانی لەیلەتول قەدرە پێما بێ زەحمەتتر دەبی شەوان بە خەبەری سبەینا دەوام هەبی ها واللهی ڕاست دەکەی شەوت لەیلا قەدر ڕاستی دەبێت مرۆڤی هەشیار بیت هەندی تو taetî jî bikەیت mirov her ekut bêjin neşêtin heqê vê şevê bidetê belêpa em jî dîf ekut bêjin şiyanê xwe em mîne heşyar û taetî bikەین و her Qur'an û her dua û hem nivêj û înşallah xwedêş me hemiya qebîl kir خدا لای من قبولکە ئینشاءڵڵا مامۆستا گوتت تەڵەبەشم هەیە تەڵەبەی قورئان و دەرس و بابەتانەتان هەیە چۆن ئەو تەڵەبانەتان لەکوێ دەرسیان پێ دەڵێن دێمە تاالبێت هەین تقریبا ئەم دەستی مامۆستایەکن چەند تاالبەکەن ئەلیف لام میم تعلیم القورآن الکریم ئەم نیشان دەین الحەمدولله ئەن دەست پێکە و مامۆستا هەروسە مامۆستا فقهی ماژی بۆ گڕۆپێت ئۆنلاین مێتەنێت فقهی الحەمدولله خود بێ ڕۆژێکیشی چمەدهۆ کە مەدرسە دینی دەرسات بێژم بابەتی فتح و قەریبێ الحەمدولله بە خۆت فتح القەریب دەڵێەوە بەڵێ الحەمدولله خۆت مامۆستای چی باوەتەکەی کۆمەڵاتی کۆمەڵایەتی ئەم خوژی تەڵەبەی ناژی تەڵەبێت تەجوید و حەفظەی ناژی الحەمدولله خوای گەورە ئینشاءڵڵا قبولکە مامۆستا چێ دەرسی بۆ چل تەڵەبەی دەرێن ماڵێن مزگەوتی لکیوە خودێ هەموو جێ هەیەم لێت بێژین بەێ الحەمدولله وەرە پتر vêgove dihêne mizgeftê pişevê wîsan bêjîn yanî me hema sê rojê bûdanên talebet hên û em nîşad deyn
حروان ستيرو جاما مستماجد هيتن أم جلدا فيتها جويدة خينين الحمد لله أنها مو ريفات جدا المنطقي خوتو موسى بله الحمد لله خواهی گەورە ئینشاءالله بەرەکەت داریکە مامۆستا زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ قبولکردنی ئێمە دووبارە دەستان خۆش الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله اللهم لك صمت وبك آمنت وعلى رزقك أفطرت ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله. يا رب تو رجيت ما قبيت بكي، يا رب تو رحمت ما بي، يا رب تو جنهت ما بغفرني، يا رب تو مل سفرة رمضان هر ما بهلي بوجلك رمضان ما آماده بكي كو أم بشين درستاي وان روجيا بجرين خيرت وان تو برسقي مبكي يا رب. يا رب تو رحمة مبي، يا رب تو رحمة عيال مبي، يا رب تو خير وان كسابن بيسيد أبروهاتنا مالا ما وبوينا ميرفان لفما، يا رب تو جنهت وبغفرني، يا رب تو بسلامتي وان ببيا مال، يا رب تو جنهت مويت وان هم يبغفرني هم بسلمانا آمين آمين والحمد لله رب العالمين. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم يوم يفر المرء من أخيه وأمه وصاحبته وبنيه وفصيلته التي تؤويه ومن في الأرض جميعا ثم ينجيه كلا إنها لظى نزاعة للشوى تدعو من أدبر وتولى وجمع فأوعى إن الإنسان خلق هلوعا إذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعا. الله أكبر. أعوذ بالله من الشيطان الرجيم. والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق فلا صدق ولا صلى ولكن كذب وتولى ثم ذهب إلى أهله يتمطى أولى لك فأولى ثم أولى لك فأولى أيحسب الإنسان أن يترك سدى ألم يك نطفة من مني يمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى أليس ذلك بقادر على أن يحيي الموتى. صدق الله العظيم.
بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. القارعة ما القارعة وما أدراك ما القارعة يوم يكون الناس كالفراش مبثوث وتكون الجبال كالإحن المنفوش فأما من ثقلت موازينه فهو في عيشة راضية وأما من خفت موازينه فأمه هاوية وما أدراك ما هي نار حامية. نار حامية. أعوذ بالله من الشيطان الرجيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. والضحى والضحى والليل إذا سجى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث وأما بنعمة ربك فحدث. صدق الله العظيم. صدق الله العظيم. ماوەسە ڕەبی لەش ساغ بێ پێم بڵێ لەگەڵ مانجی ڕەمەزان و خواردن ئامادەکردن بەرنامە چۆنە ینی چ کاتێک دەی خواردنی ئامادە دکەی؟ دێت گەلمانگە ڕەمەزانێک گەلک باشە ئەم چینە داوامێ و دهێنەوە سێ ڕۆژە داوام مەسپێدە سێوەنیڤرا سێ ڕۆژە داوام مەسپێدێ ئەن دهێنەوە بچێکە استیڕاحەتە خۆکەین و دەگەهین زۆدی حۆزەرکەین سێ ڕۆژێ داوامە ئێڤۆریژیک ئەن تشتێکی بزەحمات بیت ئەم شێن نیڤرە بخۆ دەستکەین زۆدە دیژە هەمی ئەنی عادیان ڤێڕۆت گەهین دهێنەوە ئەم زیکۆ داوام ژیۆ کێم کردی هەنی تقریبا سعاتێکی باری وەختی پتران خلاص دبین نام دگەهین فتۆرێ درست بکەین ڤێڕۆت گەهین الحەمدلله. الحەمدولله. ئەدی لەگەڵ عیبادەتەکانە چۆنی مامۆستا؟ خودێ باشە ینی بۆ دەهێنەوە بێنە خودێن دیگەرە بهۆرە پتر خواندنەمە شەوەیە سپێدە یا پشتی نوێژە سپێدێ پشتی نوێژە سپێدە غڵا مینە جمعە حتى وەختی سەڵات الضحى ینی وەختی خواندنەوە دە شەوێژی بۆ طەڵەبەنە دەرسێ بێژینە پشتی تەڕاویحە و پشتی هینگێژی خوێنین و ینی مامۆستا پاش نوێژی سبەینان ناگەڕێنەوە ماڵی زۆرجار لە مزگەوتی دەمێنەوە؟ مام مزگەفتت مین ئەغلب جۆرە حتى سەڵات الضحى دکەین و شنیکە تێنەوە. الحەمدولله. لێرە ژن زۆر مامۆستا بەشداری مزگەوت و عیبادەت و ئەوانە بکەن؟ گەلک زوانمەتە هەندا شەوە جەه ناکات ینی بچیک یەت برینە ئەغلب چنە حاوشێ ئەن حاوشێ هەنداکە لێرت گەلتکەن ینی جەه ژوور ناکات بۆ تەڕاویحی شەر وسا تەڕاویحە بس نوێژە سپێدێ ئەمە تقریبا کێمترن بەس بە هەر گەلێکتن نوێژە سپێدێژیت مینەنجی حتى سەڵات الضحى گەلێک مین ئێلۆیەکی شولەکە فەرها بیتن ئەنداوەمەوی گەلە زی بیتن زیکۆ بچتەوە هەکە ئەغلب مینە. باشە ئەو دەرسانیانە و تشتانە چین کە لە مزگەوتێ دەخوێنن بابەتەکان چین قورآن دەخوێنن فقه دەخوێنن چی دەخوێنن؟ دەوێ گۆڤێ هەموویۆمە کول نیشۆت داین ئەلیف لام میم لتعلیم قورآن کەریم کتێباکە بچیکە نیشۆت داین خلاص مشنی چنە قورآنێ و بس يدي فقهي هم بخو يعني جروبن ميجاز فقهي وارجت عندك مكتبة بوباتو هم جروبن أونلاين تقريبا هاريك بينجي طلبة كن جروب واتساب يجي معها بو ونزيك 200 طلبة كون أوجي مع الساعة رمضان بخلاك ذاكر بو
واكد جاهم مدرسة ديني دهوكة شامبيات شماوري درس فقهي بود بيجن فتح قريبه فتح القريب دەڵێت زۆر باشە ئەدی ئەو دەرسی ئۆنلاینەتان چۆنە ینی مەدرسەکەیان چۆن بە ئۆنلاین دەرس دەخوێنن اونلاين هما ما جروبات هاين جروبك تليجراميا دي درس ده بو بيجم این مخاره درس خلاص بدروجه خله گرم و ده بو بستیار این مخاره لینک بستیار ده بو این مخاره جروبی دو اما لینکی دو جاب دن درجه اون ده بو مهتن و درجه دو این مخاره حتی دو ماهی هم شهاده يعني اجازه دینه یعنی استفادەتان لە ئۆنلاین کردی مامۆستا بۆ بابەتە شەرعیەکان خدي جالك باشه او بخو مروف حسابو بيجد باشتر يعني طلبه هوينه هبون تهت نعمل يعني نفسي كتابه سفينة النجاة او فقهي نفسي كتابه من اونلاين جي فاكر بو بهنجي طلبه بون من مال جيبو فاكر بو 15 طلبه بون يعني بس ياشن بعد چه فرقي وصنا بو يعني يگوه خوب داته بديف چت اونلاين جي چنكو طلبه من اونلاين هبون اكره هبون اميديه هبون زاخو يعني دير بون نشن خربنا داف مروي بس هكا اونلاين بيتن ده هميشن بك باخين يعني يكش فايده اونلاين او يعني الرقم مروي كرت كاتشينو بشي عادك بخينه هم ده اونلاين الحمد لله ئەدی ئەو گروپانەتان تا ئێستا ئەگەر یەکێک بیێ بەشداری بکە کو بەشداری ئەو گروپە شەرعیانە و دینیانە جروب ما إك يخلص كده أبو سفينة النجاة وجوفي ما يهي مقدمة الحضرمية أم كردي بيجن مجارن فقه شافعي بله يعني كتب بس جالك وما ظنها هيش تما بني فيجنك يعني وجوفي جيك بتاعتي ده فيرا جهيتن ده خلاص كات يفيرا نجهاجي يعني جروب من ديجي من خلاص كري بس يما يفكري اما چی طلبنی به تعداد هیچ دست پیک گوه خودته پستیارک هبیت شتک هبیت خرب پستیار و لینک تشت تدا هم ده او پشتی رمضانش هر دی بردوام بیتام ان شاء الله ده هر بردوام بر پیش رمضانش هر هنکه بود او گروپ و درس شرعی اونلاین هبو بلش میجا و نزیکی صلاة کفتره الحمد لله خوای گوره ان شاء الله مالت برکه دارکه دم یکو تا پسیارم سوارد به پرورده کردن به پدوای پرورده کردنی من دال ده بیت شون به ماموسا خدي پرورده كنا من دون يعني مروف بتر اهتمام ببداتن شلانه روشتي و شلانه يعني بس ناتشت الدنيا بيتن و يعني خلاص قالك بيقول بيتن دي او دي كانوا تشقصير ينه هرنالي بس بيا راوش جيت قال دو بيتن يعني نبس تشتاجل كا و افتشتادي بحاضر كي وخلاص يعني تقال هند دو بيا راوش تقال دو بيتن راوش تشيا بونمونه بيقول سيرة پیغمبر صلى الله عليه وسلم نشابدن قرآن بخينن يعني اوان بخينن او بخود بيچ هكا خوندش بتشيكاتي تقال درابن او بخود كمان بيش راوشته وان باش بيتنو دي تربیت اسلامی دی ورگیری ها پرورده کو اسلامیش ورگیری ان شاء الله دست خوش به ماموسا زور سپاس خوای گوره ان شاء الله تمنت برکه دار بکه ممنون اشتغل سپاس دوباره ماموسا زور سپاس بو میوانداری ما دمه لو دست بكم ماموسا يعني پرورده کردن للای جناب چونه و دبی چون من دالکان من پرورده بکی پرورده والله همی تشتکی فرته پرورده مزنترین خالات بده زورو که خوب پرورده اگر تا پرورده کرد البته بخو کساتیه که دی آوا کرد پشت خو او پشت اینگی دیتا دیار کرد او دی کساتیه تا دیار کرد اف زوروکه اگر چه کساتی نبید چه پرورده نبید صبایی و تجی چه پرورده تجی چه کساتی نبید ناف خلق کده لوا بدویه که مازن او کتو پرورده که وی زوروکی سر تربیه دکا باش پرورده کردن چیه ماموسا تشتک پیدلین پرورده یعنی دبی تو چبکی که او تا پرورده بی پرورده که اسلامی جیوید دست پیک بدینه شکلی لا پیغمبر مصطفی خدای سرمن بجیدن مجیه 7 سالیه دا وید تو شیرت الف که وید تو بگهینیه که او زانیت نویش چیه روزی چیه بکتن 10 سالیه دا هگر نکرن دی محتاج بید او زار که پیچه که بشینی دا وقتی مازن بید وقتی گهیتا بلوغه دا وی کاری درستایی انجام دادن بله ماموسا شوکانی لیلة القدر چون پیوسته پیشوازی لو شویه بکین و شویه زیندو راکدی والله شفاش همی شفا قدر ترن لوا پیغمبر ما صلوات خدای سر بن بوا شفا یعنی اكود بيجن خو آماده یکم مازند کر با ام چند بدوین ابرو ام چند ما اب گناه هین چا ام بدوینین ام وا شفا داول خوب کن که خودش مرازی بید که خود طاعت ما قبیل کرد که خود مل آزا کتنش آگیر جهنمه لا بدوی سر مهمیا و ام وا شفا دا عبادت که مازن هش نویجی هش رو یا خوب درستایی بکین هش لیلة القدر مبینه هش یارو و دعا بخوب بکین و بملت خوب بکین و همی بسلمان بکین باشترین عبادت که لشوکانی لیلة القدر دا بیکین چیه برایتو باشترین عبادت اوه پیغمبری صلوات خدای سرم دعای که هی اللهم انك عفو تحب العفو فاعف عني اوه باشترین دعا و باشترین کار جر تو خیره که صدقه که بدهی
و تو قورآن بخوێنی و تۆ بشی هۆریکاریە فەقیر و جەڕابکەی. بەڵێ زان و خۆشەویستان ئێستا لە بڕگە پرسێژەکەی بەرنامەکەمانین هەردوو سەرپەرشتیاری خێزانەکەمان بەیەکەوە کۆ کردوتەوە پرسیاری تایبەتمەندی یەکتریان لێ دەکەین بزانین تا چەند ئاشنان بە تایبەتمەندیەکانی یەکتر هەردووچیان مامۆسان و هەردووچیان هاوسەرن و تەمەنیشیان لێک نزیکە بۆیە دەبێ شارەزای تایبەتمەندیەکان یەکتر مامۆستا دووارە زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆیەوە سەرەتای بەرنامەکە پرسیار لە تایبەتمەندیەکانی تۆ دەکەم بەڵام پێشوێ پرسیارەکان لە مامۆستا بکەم حەزەکەمە تۆ ئیتفۆنەکە لە گوێکەیت و بچیتە جەوە قوڕانیەکەی کە هەمانە فەرموو مامۆستا. بەڵێ مامۆستا ئەگەر بالەوە دەست پێ بکەم بزانم تا چەند شارەزای تایبەتمەندیەکانی مامۆستای باشە باشە دیاڵە با سەحکەینی مامۆستا پیاوەکەت حەزی بە چ خواردنێکە بریانێ بریانی زۆر باشە لە نێو وتار بێژە ئاینیەکان مامۆستامان زۆرن حەزی بە وتاری چ مامۆستایەکە عوسمان غەریب حەلەبجەی و تۆڕق سوەیدان زۆر باش تاڕق سویدانیش لە عەرەبیەکان زۆر باشە لە نێوان وەرزی بەهار و پاییز ئەگەر بڵێم وەرزێکی هەڵبژێرە پێ دوای مامۆستا چانی هەڵدەبژێری بەهار زۆر باشە ساڵگادی هاوسەرگیریتان بە ڕۆژ و بە مانگ و بە ساڵ 4/8/2009 4/8/2009 پێ دوای مامۆستاش دەزانی دەزانی زۆر باشە دەست خۆش بی دەست خۆش بی مامۆستا قورآنەکەی ڕاگرن مامۆستا دەست خۆش بی ئیتفۆنەکەی لە گوێکەوە مامۆستا جەواب پرسیارەکانت لێ بکەمەوە جارە پێم بڵێ جەوی قورآنەکەمان چۆن بوو ماشاءالله زۆر خۆش بوو بەڵام زۆر زیاد بوو من هەڵگار نەبوو دەنجی زۆر بووە باشە مامۆستا چوار پرسیارم لە خێزانت کرد و لە مامۆستا بەیانی کرد سەوارەت بە تو حەزەکەم سەرەتا بزانم حەزت لە چ خواردنێکە والله ئێستام حەزم لە بریانیە بریانی زوو دەکا بریانی والله هەر گاوی ئەمری بکەین ئینشاءالله حازر دەکەت باشە بەس حەز لە بریانی خێزانت دەکەم هەرچی بریانی هەبێ بریانی پێ خۆشە یان بریانی وی تایبەتە والله وی تایبەتە الحەمدولله باشە مامۆستا لە نێو مامۆستایەکانی وتار بێژەکان بانخوازەکان زیاتر حەز لە وتاری کێیە والله قورسە کێ زیاتر ئەو وتار بێژانێکە هەیە ئەو وتار بێژانە والله بێگاوێ من زۆر حەز لە سەر مامۆستا دکتۆر عوسمان غەریبە من بوویمە قوتابی لە هەربی لە گەڵی حەش وی کردیە مامۆستاشتان بووە لە مامۆستاژی مامۆستای مامۆستای شەریعەیە باشە لە مامۆستا ناویش کەشی پێگوتم با لەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان عەرەبەکان زیاتر حەز بە وتاری چێ دەکەین عەرەبەکە والله دکتۆر طارق سوەیدان ئەفەرین مامۆستا هەردووشی بود دەست خۆش بێ مامۆستا لە نێوان وەرزی بەهار و پاییز هەردووچیان وەرزێکی زۆر جوانە کام وەرزت پێ خۆشە پێم بەهار زۆر خۆشترە بوو بەهار خۆشترە الحەمدولله مامۆستا ماشەڵڵا جێنگوار خۆشە پێچی بارانی زۆر خۆشتر بی ئەرێ وەڵڵا بۆ بەهار حەیاتە الحەمدولله ساڵیادی هاوسەرگیریتان چ تاریخێک بوو مامۆستا ساڵیات ڕۆژ مانگ ساڵ 2009 باشە هەیبە 8 ئافرین دەست خۆش دەستان خۆش بێ مامۆستا بە تەواوی تایبەتمەندیەکانی توزانێت مامۆستا جێگای دەستخۆشی 100% ئێستاکە دەچینە لای مامۆستا عەبدولخاڵق بزان تا چەند ئەو تایبەتمەندیەکانی خێزانی دەزانی بەڵام سەرەتا با مامۆستا بچێتە ئەو جەوە خۆشێک هەمانە کە گوێگرتن لە قورئانی پیرۆزە طبعا ئێستا مامۆستا گوێی لە منیە و گوێی لە قورئانی پیرۆزە
دەمهێ پرسیارەکانی تایبەتمەندی مامۆستات هەر لە سەرەتاوە لەوە دەست پێ بکەم. خێزانت لە ئامادەکردنی خواردن ماشەڵا دەستاوێکی زۆر تایبەتیە بوو، خواردنەکەشی زۆر خۆش بوو. زیاتر حەزی بە خواردن ئامادەکردنێ یان بە شیرینی ئامادەکردن؟ حەزی بە چوانیە زیاتر؟ من ئەو حەزی لێ زیاتر خواردنی ئامادەکان، حەزی لێ شیرینی حازرکە؟ حەز لە خواردن. خواردن بەێ باش، ئەو خواردن لێتدا. حەزی بە چ ڕەنگێکە مامۆستای خێزانت؟ خێزانم وڵڵا حەش ڕەنگێش ڕەش ئاغلب. ماشەڵڵا مامۆستا ڕەشمان گەلەگەلێک زۆرە، دیار ڕەنجی ڕەش جەماوەریشی زۆر باشی هەیە. باشە، لە نێوان زستان و هاوین حەزی لە کام وەرزیە؟ زستان پتر. زستان پتر. حەزی لە هاوینێ نیە، لە گەرمایە نیە؟ حەزم لێیە بەس مامۆستا ئەو حەزی لە زستانیان هاوینەیە، ئەم باسیوی بکەین. ئەو پتر حەش هاوینت یێت هاوینی لە ڕەنگەکەش ئەو حەزی لە ڕەشە؟ ئەو لە ڕەشە. زۆر باش. لە خواردنەکەش بە هەمان شێوە حەزی لە خواردن ئامادەکردنی زیاتر لە شیرینی؟ وا بزانین. زۆر باشە. یەکەم منداڵتان چ تاریخەک لەدایک بوو بە ڕۆژ و مانگ و ساڵ؟ نوریە 25 هەیواسێ 2011. 25/3/2011. دەستە خۆش بێ. دەست خۆش مامۆستا. ئێستا منە لە بۆ پرسیاران ئاڕاستەی مامۆستای دەکەمەوە، دەبی ئەوی شەما وەڵامە بداتەوە. باشە، مامۆستا ڕاگرە. دەست خۆش بێ. مامۆستا گۆت لەمە نەبوو، نێجێت لەمە نەبوو؟ زۆر باشە. مامۆستا چوار پرسیارم لە هاوسەرەکەت کرد سەبارەت بە تو. یەکەم پرسیاری ئەوم لێ کرد، ئەتۆ زیاتر لە ئامادەکردنی خواردن حەزت بە خواردن ئامادەکردنیە، حەزت بە شیرینی حازرکردنی، ینی چانیان زیاتر؟ خواردن. ئافرین، خواردنی بۆ مامۆستا. دەست خۆش بێ. باشە، لە ڕەنگ حەزت لە چ ڕەنگە؟ ئەو هەموو ڕەنگە جوانەیە هەیە لەسەر دنیاە. ڕەنگێ پیڤۆزیە، ڕاشە، کیشک لە هەردوو. نا دەبیێشکەل بژێری. پیڤۆزی پتە. پیڤۆزی و ڕەش. پیڤۆزی زیات. پیڤۆزی چۆی مامۆستایانی تقریبان شینە؟ نه، پیڤۆزی ئەمە فڕەنگە تقریبان. زۆر باش. من پیازی دۆڵمەی وەکو ڕەنگێوی. زۆر باشە. مامۆستا ئەو پیڤۆزی هەڵبژارد، ئەتۆ نەگوتبوو؟ حەز لە ڕسۆسی ژیە بەس نەوەکی ڕەشی گوتبوو مامۆستا. حەز لە ڕەشی نییە؟ مگوتە تا ڕەش و پیڤۆزی. باشە، ئەوە مامۆستا نیوەی دەرەجەکە دەدەینێ. باشە، زۆر ساقت نبین. مامۆستا لە نێوان هاوین و زستان حەز لە کامیانە؟ هاوین. هاوین؟ زستان زۆر خۆشە. حەز لێنیە. زۆر باشە. تا لە مامۆستا شاوینی گۆ دەست خۆش بی. یەکەم منداڵتان چ تاریخێک لەدایک بوو؟ هەم ڕۆژ هەم مانگ هەم ساڵ؟ 25/3/2011. 25/3/2011. ماشەڵڵا، دەستان خۆش مامۆستا. ڕەبی ئەو خێزانە هەر بەختەوەر بی. دەست و چاوتان خۆش بێ و ئینشاءڵڵا ئاوا زیاتریش گرنگی بە تایبەتمەندیەکان یەکتر دەدەن کە تایبەتمەندی یەکتر بزانی یەکێکە لە هۆکارەکانی بەختەوەری خێزان. زۆر سپاس بۆیەوە مامۆستا، تۆمانە زیاد دامڕۆ. سپاس بۆ خواردنە خۆشی کە پێشکەشت کردین. زیاد کێشە مامۆستا. سپاس بۆ تۆش. سپاس بۆژی هەوا مازن کردین، گەلێک بخێراتن. سەلامەت بی. زۆر سپاس. بەڵێ زان و خۆشەویستان، بەم ئەندازەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی قوتابخانەی خێزان لە شاری دهۆک. تاڵقەیەکی تر و شارێکی تر و بەرنامەیەکی تر بە ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبینەوە. بەخوای گەورەتان دەسپێرم. سپاردێ.